بە هیوای کاتەکی خۆش و وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 103. گەیشتمە پرسیاری 35 هەڵە لەکوێیە؟ ئومێد ئەو دوو ژمارە کەرددارە 3 و 1 چارەک لەگەڵ 2 و 2 بەش لە 3 کۆ کردەوە. سەرجەمەکەی بووە 5 و 3 لە 12. ئایا هەڵەکەی ئومێد دیار بکە؟ سەرجەمە ڕاستەکەش چییە؟ پێش ئەوەی هەڵەکەی دیار بکەم با بە خۆمان یان ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە بزانم سەرجەمەکە دەکات چەند، ئەو جەبەراوردی بکەم لەگەڵ سەرجەمی ئومێد. ڕەنگە هەڵەی نەکردووی، کەواتە ژمارەی کەردداری یەکەم لە لای ڕاست 3 و 1 چارەک کۆی دەکەمەوە لەگەڵ ژمارەی کەردداری دووەم لە لای چەپ 2 و 2 لەسەر 3. چونکە تەماشا دەکەم ژێرەی کەرتەکان دوو ژمارەی جیاوازە، دەبی ئەمن ژێرەکەیان ڕێک بێخم، ژێرەی هاوبەش ببینمەوە لۆ ژمارە 4 و 3 کە ژمارە 12ەیە، هەتا کەرتەکان ژێرەکەیان ببیتە 12، ئەو کەرتەی سەرە و ژێرە جارانی 3 دەکەم، کەواتە دەبیتە 3 لە 12. کەرتەکەی دیش سەرە و ژێرە جارانی 4 دەکەم هەتا ژێرەی ببیتە 12، کەواتە کەرتەکان دەبنە ئەو هایان لێدێ، ئەو کەرتە و ئەو کەرتە هاوتایان بەدەست هات. ئێستا کۆیان دەکەمەوە، ژمارە تەواوەکان 2 و 3 لەگەڵ 1 کۆ دەکەمەوە، چیان لێدێ دەکاتە 5. پاشان 12ش دەنووسم لێرە 1 12 2 12 هەیە، هەرگیز کۆ ناکرێنەوە، 1 12 دەنووسرێ 1 ژێرە هەموو کات. ئەوجا ئێستا سەرەی ئەو دوو کەرتانە کۆ دەکەمەوە، 3 کۆ 8 یەکسانە بە 11. ئەوە وەڵامە دروستەکەیە. 5 و 11 بەش لە 12. ئەگەر بەراوردی کەم لەگەڵ ئەو سەرجەمەی کە ئومێد بەدەستی هێنابوو چ بوو؟ سەرجەمەکەی ئومێد 5 و 3 لە 12 بوو. لەبەر چه هەڵەیە 5 و 3 لە 12؟ باڵێ 5 و 3 لە 12 لەبەر چه هەڵەیە؟ چونکە ئومێد لە بیری چووە سەرەی کەرتەکانیش جارانی هەمان ژمارە بکە کە ژێرەی کەرتەکانی جاران کردیە، تەنیا چووە 1 و 2 کۆ کردیتەوە و کردیتە 3، بەڵام نابی سەرەی کەرتەکانیش دەبی جارانی 4 بکەم لێرە، لێرەش جارانی 3 لێرەش جارانی 4. ئەوە هەڵەکەی ئومێدە، کەواتە ئەو وەڵامە باش نەبوو، هەڵە بوو، ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 36 کاژین، نارین، هەتاو دوین، 4 کەسن، 4 خەڵاتی یەکەمیان بەدەست هێنا. واتە ئەوە واتە نییە کە هەر 4یان خەڵاتی یەکەمیان بەدەستێنا، بەڵام 4 خەڵاتی یەکەمە، کەواتە خەڵاتی یەکەم و دووەم و سێم و چارەمیان بەدەستێنا لە پێش بڕکێی نەخشە سازی. ئێستا دەزانم کە نارین خەڵاتی دووەمی بەدەستینە و دەزانم کە خەڵاتی سێیەم هەتاو بەدەستی نەهێنا، ئەوەی دەزانم.
و دەزانم کە دوین خەڵاتی چوارەمی بەدەستهێنا، ئایا کاژین کامە خەڵات لە کام پایە بوو. زۆر زۆر ئاسانە بزانم ئەگەر هاتوو ڕێکی ڕاستم گرتە بەر، واتە ناوەکانم نووسی کاژین، نارین، هەتاو، دوین. ئەمە دەزانم هەتاو نارین خەڵاتی دووەمی بەدەستینە و دەزانم دوین خەڵاتی چارەمی بەدەستینە. ئەو دووە تەواو کە دەزانم خەڵاتەکانیان چییە. دەشزانم کە هەتاو خەڵاتی سێمی بەدەست نەینایە، واتە چێ مایە بەدەستبینی تەنیا کاژین مایە خەڵاتی سێم بەدەستبینی، کەواتە هەتاو دەبی خەڵاتی یەکەمی بەدەستهێنابێ. ئەگەر بمەوێ ئێستا بیان نووسم هەتاو لێرە خەڵاتی یەکەم، نارین لێرە خەڵاتی دووەم، کاژین لێرە خەڵاتی سێیەم و دوین لێرە خەڵاتی چوارەم. زۆر بە ئاسانی، بەڵام تەنیا کاژینیان لە من داوا کرد، کەواتە کاژین خەڵاتی سێیەمی بەدەستهێنا. وەڵامەکەم کاژین خەڵاتی سێیەم، چونکە باسی هەتاو نەکرا، بەڵام بە گوێرەی پرسیارەکە وەڵام دەدەمەوە. ئێستا تەواو بووم لە خەڵات، دەچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری 37 زۆر ئاسانە. سەرجەمەکە تەنیا ژێرەی ئەو دوو کەرتەی ڕێک دێخم، واتە سەرە و ژێرەی ئەو کەرتی یەکەم لە لای ڕاست جارانی 5 دەکەم هەتا ببیتە 15، کەرتی دووەمیش سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم هەتا ئەویش ببیتە 15، کەواتە لێرە 2 جاران 5 10 لە 15. ئەو کەرتە ئاوهای لێ هات. کەرتەکەی دیکە بووە 2 جاران 3 6 لە 15، چونکە جارانی سێم کرد. ئێستا کۆیان دەکەمەوە 10 و 6 دەبیتە 16 لە 15. دەتوانم ئەوها بیهێڵمەوە 16 لە 15 یەکسانە بە بێگومان. دەتوانم بیکەمە ژمارەی کەرددار، 16 دابەشی 15 بکەم، یەکی تەواو هەیە دەمینێتەوە 1 لە 15. ئەگەر ویستیان بە سادەترین شێوە بنووسم ئەوە سادەترە لەو شێوەیە. ئەوجا نازانم کامە شێوە هیچ نەنووسرایە، کەواتە ئەمن سەربەستم وەڵامەکەم کوو پێشکەش دەکەم. پرسیاری 38 لێ دەربکە ئەو ژمارەیە لێرە کەم ئەو ژمارەیە. تەماشای فاریزەکەی دەکەم لێرە. هەمیشە لە لای ڕاستی فاریزە گرنگە چەند خانەم هەیە، چونکە فاریزە دەبی لە ژێر فاریزەی دانێم لە کاتی لێدەرکردن و لە کاتی کۆکردنەوە، کەواتە باشتر وایە ئەمن ئەو ژمارەیە لە ژێر ئەو ژمارەی بنووسم. فاریزە لە ژێر فاریزە ئەوها، 1 لە ژێر 5 5 لە ژێر 2 و سفرەکە لە بن دووەکە 5ەکەش لێرە هیچم نییە، ناچارم بەخۆم سفرەک دانێم کە 5ەکە بکەویتە ژێر سفری شینەکە. ئەو بە هەریەکە و یان نا باش نووسرابوو بە ئەوها. ئێستا لێدەرکردنەکە ئەنجام دەدام. یان 20 کەم 5 دەکا 15، یان یەکێکە ئەو سفرە 5 لێ بڕوا نابی، دووەکەی خورد دەکەمەوە، سفرەکە دەبیتە 10 5 لێ بڕوا دەکا 5، دووەکە بوو بە 1 2 1 سفری لێ بڕوا 1 سفری لێ بڕوا 1.
یان ئاسانترە 20 پێنجی لێ بڕوا دەکا پاستە. لە هەمان کات فاریزەکە دێتە خوارێ 5 کەم 1 دەکاتە 4 2 کەم 5 نابی ئەو چارەی خوڕ دەکەمەوە 2 کە دەبیتە 12 کەم 5 7 چارەکەش دەبیتە 3 ژمارەکە بووە 374 فاریزە 15 بەش لە 100. هەمیشە دەبی ئەمن سفری زیاد کەم هەتا ژمارەی خانەکان وەکو یەکبی. ئەمن نابی بچم 2 بینم 5 لێ بڕوە ئەوە ناکرێ نابی هەڵەیە چونکە 2 لە خانە چی دیکەیە 5 لە خانە چی دیکەیە 5 ببور 5 هەمان خانەی سفری هەیە و 2 هەمان خانەی ئەو سفرەی هەیە 2 سفری جیاواز کە فاریزەم لەژێر فاریزەی دانا زۆر بە ئاسانی دەتوانم ژمارەخانەکانی دیش ڕێک بێخم. ئەمن ناتوانم 51 پێنجەکەی لەژێر چاری بنووسم نابی خانەکان دەبی لەژێر هەر کەسە و لە خانەی خۆی. ئەوە تەواو بوو. ئێستا پرسیاری 39 ئەو 3 کەرتەم هەیە دەبی ڕێزیان بکەم لە گەورە بۆ بچووک واتە گەورەکەی لە لای ڕاست بنووسم یەکەم جار ئەو جا بەرەبەرە بچووکەکای بنووسم. باشترین ڕێ ئەوەی ڕاستی بی ئەمن لێرە هەز دەکەم ئاسانە بزانم کام کرد گەورەیە و کام کرد بچووکە بەڵام هەتا دڵنیا بم 100% باشتر وایە ژێرەی کەرتەکان ببیتە ژێرەیەکی هاوبەش. لێرە ئەو 3 ژمارە هەر سێکیان ژمارەی خۆبەشن لە کاتی ژمارەی خۆبەش بۆ ئەوەی ژێرەی هاوبەش ببینمەوە ژمارەکان جاران و کەڕەتی یەکتر دەکەم 2 جاران 5 10 10 جاران 3 30 واتە 30 ژێرەی هاوبەشە هەموو کەرتەکان ژێرەکەیان دەکەمە 30 ئەو جە بەراورد سەرەی کەرتەکان بەراورد دەکەم هەتا بزانم کام کرد گەورەیە و کام کرد بچووکە. بەڵام لێرە هەر بە خێرایی ئەو کەرتە لە هەمویان گەورەترە ئەو کەرتەش لە هەر سێکیان بچووکترە ئەوەش لە ناوەندەیە. ئەگەر نەمزانی دەچم ژێرەکانیان ڕێک دێخم هەتا ژێرەکەیان بکەمە 30 کەرتی یەکەم جارانی 15 دەکەم سەرەو ژێرە دەبیتە 15 لە 30 کەرتی 4 لە 5 جارانی 6 دەکەم هەتا ببیتە 30 ژێرەکەی دەکاتە 24 لە 30 وە کەرتەکەی دیش جارانی 10 دەکەم سەرەو ژێرە دەبیتە 20 لە 30 ئێستا ژێرەکەیان 30 بەراوردیان دەکەم 24 لە هەمویان گەورەترە لە 15 و لە 20 ئەوە زانیم ئەو کەرتە لە هەمویان گەورەترە و 15 لە 30 واتە ئەو کەرتەش لە هەمویان بچووکترە چونکە 15 لە 20ش بچووکترە تەنیا سەرەی کەرتەکان بەراورد دەکەم کەواتە ئێستا زانیم گەورەترین کەرت لە لای ڕاست دەنووسم پاشان کەرتی ناوەندێ دوایە لە هەمویان بچووکتر ئەو نیوەیە. ئێستا کەرتەکانم ڕێز کرد نووسیم لە ڕاستەوە لۆ چەپ یان لە سەرێ لۆ خوارێ ئەوهاش دەبی. پرسیاری چل ئامادەبوون بەهای ئەو بەهایەی ببینەوە. لێرە ئەمن کردداری کۆکردنەوەم هەیە کردداری هێز و توانم هەیە کردداری دابەشیشم هەیە. ڕیزیەتی کردارەکان دەبی یەکەم جار ئەو کردارەی ناوکەوانەی ئەنجام بدەم واتە 6 کۆبکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 10 ئەو جا تواند و
پاشان بنووسم 10/5. هەنگاوی دووەم دەبی ئەمن توانەکەی ئەنجام بدەم. دەتواندوو دەکاتە واتە 10 جاراندا دەکاتە 100. ئەو جا 100 بینم 10/5 بکەم. 10/5 دەکات 2 سفرەکەش دێتە خوارێ. سەرجەمەکە یان ئەنجامەکە یان بەهایەکە دەکاتە 20. 20 هەیە لە هەڵبژاردنەکان، هەڵبژاردەکان 20. پرسیاری 41 کام لەم ژمارانەی دێن بریتینە لە شیکاری ئەو هاوکێشەیە. شیکاری ئەو هاوکێشەیە زۆر ئاسانە، واتە ئەمن هێمای یەکسانیم هەیە. لای ڕاست ئەوەندەی لای چەپە. لای چەپ دەیە، لای ڕاست کو دەبیتە 10. ئەگەر ئەو پیتەم لا برد ژمارە 7 دانا، 7 کۆ بکەمەوە لەگەڵ 3 دەبیتە 10، واتە شیکارەکە ژمارە 7. شیکار واتە پیتەکە چ ژمارەکە؟ ژمارە 7. ئەوە ڕاستە. شیکاری پرسیارەکان دەروازەیەک لەسەر خوێندنەوە هەڵبژاردننی زانیاریە پێویستەکان. پرسیارەکان هەندێک جار زانیاری زیاتر لە پێویست بۆ شیکارکردنیان لە خۆ دەگرن. هەندێک جار پرسیارەکەیە زانیاریەکی زۆری تێدایە، بەڵام ئەمن هەموو ئەو زانیاریانم پێویست نییە بۆ شیکاری پرسیارەکە. دەبی بزانم کام زانیاریم پێویستە و کام زانیاریم پێویست نییە. زانیاریە پێویستەکان جیا بکرێتەوە. ئەوانەی پێویستە بۆ شیکاری پرسیارەکەش جیا بکرێتەوە. ئێستا پرسیارەکەم هەیە لە ڕۆژهەڵاتی ئوستورالیا کوالا کە یەکە جۆرە ورچەکە کو دەژی کوالا لەسەر خواردنی گەڵای درەخت بە زۆری لەسەر خواردنی گەڵای درەختی ئەو ناوەش هیچ جێم لێ نەبووە. ئەمن هەز دەکەم وەرجێڕانەکە هەڵەیە. ئەو درەختە نییە کە کوالە لەسەری دەژی، بەڵکو درەختەکە ناوی یوکالیپتۆسە. ئەو درەختە هەز دەکەم وەرجێڕانەکەی هەڵەیەوە. هیچ ئەو ناوە جێم لێ نەبووە، نە لە کوردستان هەتانە لە عێراقیش. وابزانم ئەو ناوە هەیە لە زیاتر لە سووریا و ئوردون و لوبنان، بەڵام هەمان وەرجێڕانی درەختی یوکالیپتۆس نییە. ئەوەی ئەمن بزانم درەختی یوکالیپتۆس شێوەکەی ئەو هایە زۆر جار بەکاردێ بۆ تامخۆشکردنی گەڵایەکانی، تامخۆشکردنی بنیشت یان دەرمانی هەندێک جۆرە دەرمان کە دەرمان نییە ئەوەی ڕاستی بیتەنیا نەرمکردنەوەی لە کاتی کۆخە یان کۆکە، نەرمکردنەوەی قوڕگ و گەرو و ئەو جۆرە شتانەیە. زۆر جار ڕەنگە ئەو تامە لە بنیشت هەبی بزانین تامەکە کووە. ئەگەر یەکەچیش ناوەکەی ناوی یوکالیپتۆس بزانی بە کوردی دەتوانی لە کۆمنت لۆم بنووسی. درەختەکە زیاتر لە ئوسترالیای هەیە، جۆرەکەشی ئەو هایە. ڕەنگە لە زۆر درەختی دی بچی کە لە کوردستان هەبی، بەڵام هەمان ناوی نییە. ئەوە ئەو جۆرە بوو درەختەکە شێوەکەی ئەو هایە کە ورچی کوالا گەڵایەکان دەخوا. ئێستا با بگەڕێمەوە سەر چاوەی خواردنەکەی لە 6 جۆر لە نێوان 500 جۆر لە درەختی یوکالیپتۆس هەڵدەبژێری، واتە 600 جۆر یان 500 جۆر. ئەوەی ڕاستی بی کە ئەمن تەماشای زانیاری
لەسەر یوکالیپتۆسم کرد نووسرا بوو 600 زۆر یوکالیپتۆس هەیە، درەختی یوکالیپتۆس هەیە لە ئوسترالیا، بەڵام کوالا تەنیا 6 زۆر هەڵدەبژێری. لێرە نووسرایە 500 کێشە نییە. چ دەخوا؟ کوالا گەڵایەکان و چووزەکان دەخوا. ڕۆژێ چەندی پێویستە بێگومان بە کوالا دەگۆڕێ، کوالای گەورە و کوالای بچووک و بەڵام با بڵێن نزیکەی 3 چارەگە کیلۆیەکی لە گەڵا پێویستە، واتە تۆزێک کەمتر لە 1 کیلۆ. گەڵایەکان کۆ دەکاتەوە و ڕۆژانە پێویستی پێە. وادانێ کە ورچی کوالا تەنها 5/8 کیلۆگرامی کۆ کردیتەوە ڕۆژێک لە ڕۆژان، ئایا چەندی کەم کردووە بۆ کۆکردنەوەی ئەو بڕا خواردنەی کە پێویستیتی؟ واتە چونکە بەخۆی پێویستی بە 3 چارەگە کیلۆیە، بەڵام نەیتوانێ ڕۆژێک لە ڕۆژان تەنیا 5/8 کۆ کردیتەوە، ئایا چەندی مایە بگاتە 3/4 کیلۆیەک، 3 چارەکی کیلۆیەک؟ ئەوە پرسیارەکەیە. واتە 5/8 چەند کەمترە لە 3/4؟ پرسیاری یەکەم داواکراو چییە؟ داواکراو ئەوەیە کە 5/8 چەند کەمترە لە 3/4 یان 3/4 چەند زیاترە لە 5/8. ئەوە داوا کراوەکەیە. پاشان پێدراوەکان دیار بکە، هەمووی پێدراوە زۆرە، بەڵام لێرە ئەوەی ئەمن پێویستمە 3/4 کیلۆگرام و 5/8 کیلۆگرام. پاشان پرسیاری سێ زانیاریەکانی پێویست. ئەوەی ڕاستی لێرە هەڵەیە، چونکە وا بزانم دەبا نووسرا بە ئەو زانیاریانەی کە پێویستمان نییە، چونکە لە ئەوەی بە عەرەبی نووسرایە ئەو هانووسرایە کە پرسیاری سێم ئەو زانیاریانێت چییە کە پێویستمان پێی نییە. ئەگەر لێرە تەمەشاکەین ئەو هانووسرایە. پاشان پرسیارەکەش شی کار بکە، پرسیاری چارە. شی کاری پرسیارەکە کو دەکەین؟ ئێستا ئەمن دەینم 3/4 کەم 5/8 بزانم کوالایەکە چەندی پێویستە هەتا خواردنی ڕۆژانەی خۆی دابین بکە. بچم زانم لێرە 3/4 ببورن کەم 5/8. دەبی ئەمن ژێرەی کەرتەکان ڕێک بێخم، واتە هەردووچی بکەمە 8. کەرتەکەی لای ڕاست سەرە و ژێرەی کەرتەی جارانی چ دەکەم؟ جارانی 2 دەکەم. سەرە و ژێرە کەرتەکەم دەبیتە 6/8. کەرتەکەی هیچ دەستکاری ناکەم چونکە بە خۆی ژێرەکەی 8. ئێستا زۆر ئاسانە، 1/8 دەنووسم، 6 5 لێ بڕوە دەکاتە 1. واتە کوالا خواردنەکەی ئەگەر بکەمە 8 جێ یان 8 بەش، 1 بەشی تەنیا پێویستە، چونکە 7 بەشی کۆ کردیتەوە. 1/8 کۆ نەکردیتەوە، ئەو ڕۆژی 1/8 کیلۆ گڕامی پێویستە، یان کەمی هینایە. ئەوە تەواو بووم لەو پرسیارەش. کەواتە هەندێک هەڵە هەبوو. ئەو درەختە هەڵەیە، درەختی یوکالیپتۆس ڕاستە. ئەگەر یەکێک ناوی درەختی یوکالیپتۆس بە کوردی بزانی یان شارەزایی هەبی لە درەخت و دار و درەخت، دەتوانی بنووسی لە کۆمنت. بە سوپاسەوە دەخینمەوە. بەڵام زۆر جار هەیە هەر تەنیا دەچی تۆزێک دەگەڕێ و ناوەک دەنووسی و هەڵەشە. ڕاستە درەختەکان ڕەنگە پێک بچن، ڕەنگە وەکو یەک بن، بەڵام ئەو ناوەی لێ نییە بەداخەوە.
لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە لە وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.